یارمەتی نوێدا دەمەزرێ تۆزێک یارمەتی گەنجان بدرێ خاستن کچەکان یعنی هەلی کار ئێمە وا ئەو ساڵ دەردەچم بۆ کولیا بە دوای بەشێکدا دەکەم تا بتوانم مستەقبەلی خۆم تێدا پەیدا بکەم بتوانم ئیشێک بدۆزمەوە یعنی بەش هەیە هیچ مستەقبەلی نییە هیچ ئیش و کارێکی نییە هیوادارم ئەو بەشانە زیاتر بکرێ هەلی کار زیاتر بکرێ وا لە گەنجان بکرێ زیاتر کوردستانەکەیان خۆشتر بووە هیوادارم کە هەلی کارکردن زیاد بێت چ لە کەرتی تایبەت چ لە کەرتی حکومی بۆی گەنجەکانمان زیاتر ڕوو لە دەروی وڵات ناکەن و ڕۆژانە مارگەکانیان نەبین بە چای خۆمان هەلی کار زیاتر بی لێرانە و ئاسایشی وڵات باشتر بی و سیستەمی پەروەردەشمان زۆر خراپە هەم لە قوتابخانەکان لە سەرەتایی ناوەندی دواناوەندی حتا کۆلێژەکانیشمان پێویستە حکومەتی هەرێمی کوردستان زیاتر هاوڵ لە گەنجان باتەوە بەتایبەت کۆمەڵە کارتمانەیە کە پێویستە بۆ گەنجان تەرخەم بکرێن زیاتر تیا بەشدار بن و بەرەو پێشچوونی کارتەکان کەرتی ئابووری کەرتی پیشەسازی کەرتی تەندروستی کەرتی وەرزشی کە بەڕاستی گەنجان زۆر پێویستیان بەم تەوەرانە هەیە ئەم کارتانە هەیە